بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، فمن يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، ونشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، ونشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. بەڕێزان دووبارە دەینەوە سەر بابەتی خۆمان کە باسمان کرد لە بەشی یەکەم کلیلەکانی تەدەبوڕ لە قورئان کە مقدیمەیەک و هەروەها هاتینە سەر کلیلی یەکەمەش باس کرد کە کلیلی یەکەم گوتمان ئەوەیە ئەو دڵێ ئامرازەکە بەنی ئەو ئامرازە بۆ تێگەیشتنە بۆ فەهمە ئەو ئامرازەیەش بەدەستی ڕەب العالەمینە کە بە چۆنی بیوێت سوڕێنیت و وبۆش ناوی لێنراوە دڵ کە بە عەرەبیکە قەلبە زۆر دەگۆڕێت. گوتمان پێویستە بە پاڕانەوەیکی زۆر لەو ڕەب العالەمین کە ئەو دڵەکانمان جێرگیر و ثابت بکات، وهەروەها گەوراتی پێگەی قورئان لەسەری بخوینەوە حالی سەرف لەگەڵ قورئان. ئەوە کلیلی یەکەم لە کلیلەکانی ئەوەی تەدەبوڕە لە قورئان. ئەگەر وا بیکەن ئینشاءڵڵا کلیلی یەکەممان بەدەستیناوە. ئێستاش دەینە سەر کلیلی دووەم. بەڕێزان کلیلی دووەمیش لا تێگەیشتن و تەفەهوم و تەدەبڕ لە قورئان چییە؟ ئەویش ئەوەیە کە ئەمە پێویستە کە لە دوای ئەوەی زانیمان عەزەمەتی ئەو قورئانە، گەوراتی ئەو قورئانە، با بزانین ئەو قورئانە بۆچی هاتووە، بۆ چه هەدەفێک مەبەست لە ناردنی ئەو قورئانە بۆ بەشەریەت چی بووە. ئەو مەبەستەیەش بەڕاستی وەکو ابن القەیم بە جوانی شی دەکاتەوە کە دەبتە کلیلی دووەم. ئێمە ئەگەر لە مەبەستی قورئان تێگەیشتین خوای گەورە بۆچی ئەو قورئانەی ناردووە، بۆ چەند هەدەفەک و چەند مەبەستەکە و چەند مەقسەدەکە، وەکو ابن القەیم دەیجێڕیتەوە. ئێمە ئەگەر ئەو مەبەستانەمان زانی بەڕاستی ئەوە کلیلی دووەم لە کلیلەکانی تەدەبوڕی قورئان بەدەست دەینین و زیاتر دڵەکانمان دەکرێتەوە و کاریگەری قورئان لەسەری دەبیت. کە بەڕێزان قورئان بۆ ئەو مەبەستە گرنگیانە هاتووە. یەکەم قورئان کە هاتوتە خوارێ بۆ علم و زانستیمان لەسەر ڕەب العالەمین خوای گەورە بناسین. ئەو قورئانە کە هاتوتە خوار کە ڕەب العالەمین لە چەندین ئاەتەکان وەصفی ذاتی خۆی دەکات. ئەو قورئانەیە وەصفی ذاتی خۆی دەکات زیاتر خوای گەورە لە تەوحیدی ئولوهیە، تەوحیدی ڕوبوبیە، تەوحیدی ئەسما و صیفات. ئەو قورئانە بۆ ئەو مەبەستەیە خوای گەورە جوانتر بناسین، چاکتر بناسین، کە تێدا چەندین ئاەت باسی دەسەڵات و عەزەمەتی ڕەب العالەمین دەکات لە ڕوبوبیەت ئەو ئاسمانانە، ئەو زەویە، ئەو کەونە، ئەو مەخلوقاتانە خوای گەورە چۆنی دروست کردووە. ئەوە بەڕاستی کەوا مەبەستی یەکەمە ئەو قورئانەیە بۆ زیاتر ناسینی ڕەب العالەمین. هیچ کەسێک ناتانی وەصفی خوای گەورە بکات، هیچ عالمێک، هیچ زانایەک، حتا پێغەمبەرەکانیش وەکو ئەوەی خوای گەورە بۆ خۆی وەصفی خۆی دەکات. بەڕێزان خوای گەورە بۆ خۆی چاکترین ئەوەیە ناسین کە بکات بۆ خۆی کە وەصفی خۆی دەکات. بۆیە ئەو قورئانش کە بەشی ئەساسیەکەی بۆ ئەوەی هاتووە خوای گەورە پێناسەی خۆی کردووە بۆ بەندەکان و بۆ عەبدەکان و بۆ بەشەریەت، بۆی خوای گەورەی بناسین و چاکتر ئەو خوایی بپەرستین و ئەسما و صفاتەکان و کە تەمەشا دەکەین لە قورئان لە چەندین ئاەت هەموو باسی عەزەمەتی ئەو خوای و صفاتەکانی دەکات. يعني بۆ نمونە لە سوورەتی حەشر، نهایەتی حەشر، کە خوای گەورە يعني باسی يعني المصور المهيمن العزيز الجبار المقتدر تەمەشا دەکەی ئەو هەموو ئەسما و صفاتانە هەموو وەصفی ڕەب العالەمینە. یان لە چەندین شوێنە باسی خۆی دەکا وەصفی دەکات الرحمن و على العرش استوى، یان باسی ئەوەی دەکات چۆن خوای گەورە عەرض و ئاسمانانی دروست کردووە. کەواتەوە بەشی کە یەکەم گوتمان مەبەستی یەکەم بۆ ئەوەی ئەو قورئانە بۆ ئەو مەبەستی هاتووە خوای گەورە باشتر بناسین. دوای ئەوە ئەو قورئانە بۆ ئەوە هاتووە عەمەلی پێ بکەین، چونکە لەو قورئانەدا مەجموعەیەک داواکاری تێدایە، باسی نوێژە، باسی ڕۆژیە، باسی حەجە، باسی زکاتە، باسی ئەو ئەوامیرانەیە و باسی حرامە ئەوانەی کە خۆمان لێ دوور بکەینەوە. ئەو قورئانە هەمووی سنوور و یاسا و ئەوەی تێدایە. کەواتە بەشی دووەممان یەکەم بە بناسینی خوای گەورە بوو، بەشی دووەم و هەدەفی دووەم و مەبەستی دووەم لۆ ئەو قورئانەی کە پێویستە بزانین ئەویش ئەوەیە بۆ عەمەلە. بەڕێزان
ئەو قورآانە بۆ عمل هاتووە وەکو لەو دقی پێشتر باسمان کرد ئیمامی عومەر کە دێگو ئەو قورآانەمان یەکەم جا دەخوێندەوە لە بەرمان دەکرد تێدەگەیشتین و ئەو جە دوای عملمان پێ دەکرد ئەو جا عملمان پێ دەکرد اینجا دوای دەچوی لەسەر ئاەتێکی تر ئەوە بەو شێوازە سەحابە کە کاریگەری لەسەر بووە چونکە عملیان بە قورآن کردووە بەڕێزان بەڵام ئەو ئێمە چەندین عالم و زانا و نازانم چی ئەوانە من هەیە بەڵام چەند قورآن عمل و جێبەجێ دەکەن لە ژیانی ڕۆژانەمان بەڕاستی خەلەلێکی گەورە هەیە لە نێوان علممان بەخوای گەورە و بە قورآنەکەی لەگەڵ عملکردنمان بۆیەش یعنی خوای گەورە هەر لە قورآندا دەفەرمێت يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون زۆر قسە دەڵێن زۆر قسە دەکەین زۆر شت باز دەکەین یعنی زۆر باز دەکرێت و ئەو ڕۆکە ئەو سایت و ئەو کتابە دینیانە و مەکتەباتانە بەڵام چەند عمل پێ دەکرێت چەند ئیش پێ دەکرێت ئەگەر وەکو سەحابەکان باینە بەڕاستی ئەو کاتەی بەڕاستی بەو شێوازە نەدەبووین بۆیەش قورآن بۆ مەبەستی دووەم بۆ عملە سێەم مەبەست مەقاصدی قورآن وەکو ابن القیم الجوزی دەفەرمێت ئەویش ئەوەیە المناجات قورآن بۆ مناجاتە ئەوە مەبەستی ئەنی سێمە مناجات بەو قورآانەی پێ بپارڕێەوە دوعای لە خوای گەورە بکەی ئەنی چەندین شوێن ئاەت تێدایە هەنە ناو قورآاندا هەموو مناجاتە و پارانەوە و دوعایە وەکو کە خوای گەورە دەفەرمێت ادعوني استجب لكم یان دەفەرمێت هەل لە قورآاندا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ايتر چەندین ئاەتی تر ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما ئەتر ئەو هەموو قورآانی کە لەناودا ئاەتەکانی ئاماژە بەوە دەکات مناجاتی خوای گەورە کەواتە یعنی ئەو قورآانە بۆ مەبەستێکی تر سێەممان کە ئەوەیە بۆ مناجات و پاڕانەوە لە خوای گەورە مەبەستی چوارەمینیش بەڕێزان وەکو ابن القیم دەفەرمێت ئەویش بۆ مەبەستی پاداشت ثەواب لەلایەن خوای گەورە وەکو پێغەمبەر کە دەیفەرموو کە ئینسان قورآانی دەخوێنتەوە باشە و جێبەجێی دەکات بەڕاستی کە هەر حرفێک دەخوێنەوە یەک بە 10 حەسەنەیە پێغەمبەر دەفەرمی یەک بە حەسەنێک نییە بەڵکو یەک بە 10 حەسەنەیە کە دەخوێنی ئەلیف لام میم 30 حەسەنەت خێر پێ دەگا وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثەکەیدا دەفەرمێت کەواتە یەکە لە مەبەستەکانی قورآن خوێنەوە داوای پاداشت لە خوای گەورە کە تو لەگەڵ کەلامی رب العالمین وتەکانی الله سبحانه وتعالى کە خالقی خۆتە معبودی خۆتە کەواتە ئەتو دەیپەرستی ئەوە لەگەڵ داوای پاداشت و ثەواب لەو دەکەی ئەوەش مەبەستی چارەمینە یەک لە مەبەستەکەی پێنجەمین و کۆتایی لە مەبەستەکانی قورآنیش ئەوەیە الاستشفاء وەکو خوای گەورە دەفەرمێ وننزل من القرآن ما فيه شفاء وهدى ورحمة للمؤمنين ئیتر يعني ئەو قورآنەش وەکو خوای گەورە دەفەرمێت دەکرێت بۆ شیفاش یعنی بۆ چارەسەرکردن وەکو ڕقیە شەرعی ئینسان نەخۆشێکی هەیە جێکی دێکی ئازارێکی هەیە بەکار هاتووە ئەوکو حتى سەلەفی صالح یەکێک لە خەڵکانەکە بۆ لە قەومەکو لە گوندەکێ مار پێیوەدا بوو شتێک دووشکێک پێوەدا بوو ئێتر حەبجا سوورەتی فاتحای بەسەریدا خوێندبووە ئەو ئینسانە تەسیر و ژەهری ئەو مارە و ئەو شتەی لێ نەکردبوو و شیفای پێات پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنی زۆر دڵی پێخۆش بوو حتا کاوان بەرامبەری ئەوەی شتێکیانیش وەرگرتبووە وەکو بڵێن شیرینیەکیش پێغەمبەر حتا گوتی ئەگەر هەیە بەشە چشیم لێ بدەین ینی بکە کانەمە پێی حەڵالە و شتەکەی پێ مەشروع بووە کە استیشفا بە قورآن بکرێت وەکو خوای گەورە بۆ خۆشی لە قورآندا ئاماژەی پێ دەکات کەواتە بەڕێزان کلیلی دووەممان وەکو باسمان کرد ئەوەیە کە لە دوای قیمەت و گەوراتی قورآنمانزانی بزانین ئەو قورآنە بۆ چن مەبەستێک هاتووە کە ئەو پێنج مەبەستەی ئێستاکە ئیشارەمان پێکرد کەوا مەبەستەکانیش ئەوە بوو زانین و ناسینی رب العالمین ئەو قورآنە بۆ ئەوەی هاتووە خوای گەورە چاکتر پێ بناسی و ئیشی بەو قورآنەی بکەی ئەو ئەمرەکانی جێبەجێکەی و نەهیەکانی خۆی لێ دوور بکەیەوە و پاڕانەوە و مناجات و دوعای لە خوای گەورە بکەی و هەروە داوای پاداشیش لە کاتی کە ئەو قورآنە دەخوێنیەوە و ئیشی پێ دەکەی داوای پاداش لە خوای گەورە دەکەی و خاڵی پێنجەمیشیان لە میفتاحەکەی ئەوەیە کە وەکو وەسیلەی شیفا و بۆ چارەسەرکردن لە نەخۆشیەکان ئەوە کلیلی دووەم بوو بەڕێزان کە ئێساش دەینە سەر کلیلی سێەم هەتاوەکو کلیلی دەیەم یعنی تقریبا لەگەیەک و پێکەوە متعلقە کلیلی سێەمەوە هەتا دەیەم ئەو کلیلانەش ئەگەر هاتوو ئێمە ینی بەدەستی بینین و بەکاری بینین
بەڕاستی ئەوە کلیلەکانی تەدەببر و تەفەکر لە قورئاندا بەدەستدێنین و قورئان کاریگەری زیاتر دەبی لەسەر دڵەکان و دەروونمان و جەستەمان. ئەو کلیلانش ئەوەیە بەڕێزان لە چەند ینی وکو باسمان کرد لە سێیەم و هەتا دەگایتە دەیەم، ئەویش ئەوەیە چۆن قورئانەکەی بخوێنینەوە، بە چ شێوازێک و لە چ حاڵەتێک بخوێنینەوە کەوە تەئسیر و کاریگەری لەسەرمان دەبیت و لە تێگەیشتنەکانمان. ئەویش بەو ئەو شێوازەکانی ئەوانەنا، یعنی کەوە گوتمان سێم هەتا دەیەم ئەو خاڵانە هەمووی دەگریتەوە. ئەویش ئەوەیە ئەن تەکون القراءة في الصلاة. بەڕێزان کەواتە لە کلیلی سێم هەتا دەیەم ئەوەیە بە چه شێوازە قورئان بخوێنینەوە. ئەو قورئانەی کە دەخوێنینەوە بەڕێزان بە شێوازێکی بەنەرمی لەسەر خۆیی باشە، طبعاً ینی وەکو ئەوەش بڵێن بیرکردنەوە لاواتاو لە معنایەکانی، بەڵام بەو شێوازەی کە لە حاڵەتی لەسەر نوێژ بەڕێزان کاتی لەسەر نوێژین ئەو قورئانە بخوێنینەوە بەڕاستی ئەوە کاریگەری زیاتر دەبی. حاڵ ئەوە گوتمان میفتاحی سێم هەتا دەیەم. دوای ئەوە فی لەیلین، یعنی قورئانەکەی کە دەخوێنیوە لە شەو لە نوێژ عەفوەن کە لە نوێژ دەخوێنینەوە بەڕێزان، دوای ئەوە لە شەو بیت. شەو یعنی چی کە دەلێ لە شەو؟ معنای لە شەو نوێژی کە دە ئەبوو ساڵحینە ئەوە ئیشی پیاوە چاکان و ڕەبانیین بوونە، کەواتە دەبیت لە نوێژ بخوێندرێت و نوێژەکەش لە شەو دابی، یعنی لە شەو نوێژی. و چ شێوازێک بە چ جۆرە خوێندنەک بی بەڕێزان؟ خوێندنەکەش لەبەر بیت، نەک لەسەر موسحاف وەکو ئەوڕۆ دەبینین حتا زۆر پێش نوێژەکان جێی داخە لە وڵاتی ئێمەی کوردستان هەمووی لەسەر قورئاندا پێش نوێژەکان دەکەی، لەبرەوەی چاود مەشغولە بەسەر حروفەکان و لەسەر قورئان ئایا غەڵەت دەکەی یان غەڵەت ناکەی. بۆیەش ئەو تەدەببورەیە و ئەو تەفەکورە و ئەو خشوع و تەئسیرەی زۆر کاریگەری لەسەریە. بەڵام تەماشا دەکەی دەچێ وڵاتەکانی تر کە زمانی عەرەبیش نینە. ئەم کاتی خۆی کە سەفەری هندستانم کرد باوەڕ بکەن هیچ ئیمامەک نییە لەو هندستانەی کە لە بندەستی بوذیان و هندۆسانە هیچ کەسێک نییە پێش نوێژێ بکات ئەگەر گەنجی 10 ساڵی و 12 ساڵیش بێ ئیلا قورئانی لەبەرە. بە هەزاران نەفەر ئەگە نەبتە مەلاین نەفەر لەو وڵاتەیەی قورئانیان هەمووی لەبەرە. جا بۆیە بەڕێزان هەر ئیمام بەڕاستی پێویستە ئیمامەکانی پێشنوێژ دەبی قورئانیان لەبەربی، ئەگەنا چۆن پێشنوێژی دەکات و بچیت لەسەر قورئان دەخوێنیتەوە. بۆیەش ینی خاڵی سێیەمینمان ئەوەیە کە نوێژ دەکات و لە شەودا دەبی ئەو قورئانەی لەو نوێژە و لەو شەوەی دەخوێنیتەوە لەبەرەوە بیت. ئەوە ئەگەر لەبەر بوو ئەوە تەئسیری زیاتر دەبی. دوای ئەو بە چ شێوازێک لەبەرەوە دەخوێنی؟ خاڵی چوارەمین بە تەرتیل دەخوێنیتەوە. تەرتیل چۆنە؟ لا بالقراءة السريعة ولا بالقراءة البطيئة. ترتيل ئەوەیە نە زۆر خێراییە و نە زۆریش خاویە، بە شێوەیەکی هێمنیە و لەسەر خۆیە، وەکو خوای گەورە کە دەفەرمێت وەرەتیل القورئانە تەرتیلە. قورئان بخوێنەوە بە شێوازێک بەسەرخۆیی و بە هێمناتی و بۆی تەئسیر و کاریگەری لەسەربی. کەواتە کە ئەو قورئانت لە نوێژ دەخوێندەوە بە شەو بە لەبەرەوە و دوایی ئەوەش بە تەرتیل بە شێوازەکی لەسەرخۆ کەلیمە کەلیمە، وەکو دایکمان عایشە دەجێڕیتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانی کە دەخوێندەوە کەلیمە کەلیمە وشە وشە لەسەر خۆی کەلیمەکانی دەخوێندەوە کە ئەنەما تەفسیری لۆمان دەکردەوە، ئەوها بە هێمنی و بە هێواشی لەسەر خۆی دەخوێندەوە. دوای ئەوە خاڵی چارەمین گوتمان بە تەرتیلەوە بە دەنگێکی خۆش و چونکە دەنجی خۆشش بەڕاستی تەئثیر و کاریگەری لەسەر هەیە ئەگەر بۆ خۆتیش بخوێنیەوە. ئەنی خاڵی پێنجەمین ئەوەیە جەهڕەن، یعنی بە دەنگ تۆزێک دەنگەکەت بێت و جێ لە دەنجی خۆت بیتەوە، ئەنی کە بە شەو دەکەی، چونکە دەزانین نوێژی جەهری شەو عادەتەن نوێژەکان حتا لە مزگەوتەکان جەهریە، بۆی ئەگەر لە ماڵی شەو نوێژی دەکرد بەڵام لە شوێنێک بی خەڵکی تر ئەنی ئەوە نەکەی ئیزعاز نەکەی و ئازاریان نەدەی، بە تەنیای لە شوێنێک لە غورفەیەک با تاقینێ بە جەهر جێت لە دەنجی خۆت بیت. کە جێت لە دەنجی خۆت بی بەڕێزان کاریگەری و تەئسیری زۆر زیاترەکەوە هیچ دەنگت لێ دەرنێت و دەنگجی قورئان و چونکە تو کە بە زومان دەیخوێنی بەڕێزان ئەگەر بێ دەنجی بوو بەس بەسەر زارەکی دادێت، تەئسیری سەر زوبان و دڵەکەتە، بەڵام کاتێکدا کە دەنگەکەت هاتە دەرێ ئەو کاتەی دەڕوێتە ناو جێتیش هەستەکی تریتیش پێوە مەشغوڵ دەکات و زیاتر کاریگەری لە دل و دەروون و جەستەمان دەکات کاتی کە جێمان بە زمانەکەی دەخوێنین جێیەکەشمانیش جێ لێ دەبیت. خاڵی ئەوە شەشەم گوتمان عەفوەن پێنجەم گوتمان بە جەهڕەن،
خاڵی شەشەم ئەوەیە تەدەبڕ، کاتی دەخوێنینەوە بیر لە معناکان بکەینەوە، واتایەکان و حاڵی خۆمان کاتی باسی بۆ نمونە جەننەت دەکات، باشتی بەهەشت دەکات کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی دەکرد و باسی بەهەشت وایە یەکسەر دوعای دەکرد دەی پاراوە دایگە خوایە بە قسمەتمان بکەی ئەو باشتە، دەیگە خوایە لە ئەهلی بەهەشتمان دابنێ ئەهلی جەنە، و ئەگەر باسی بە جەهەنەم بایەش خۆی دەپاراست و دەیگە خوایە ئەمن بە تۆ خۆم دەپارێزم لەو جەهەنەمەی باشە یان ئەعوذ بوجهک الکریم من النار، خوایە ئەنی بە دەم و چاو مبارەکەت خۆم دەپارێزم لە ئاگری دۆزەخ لە ئاگری جەهەنەمدا، کەواتە تەدەبڕ و دوعاکردن و حاڵ و وەزعی خۆت مقارنە بکەی لەگەڵ ئەو ئاەتانەی وا دەیخوێنیەوە ئەتوو لە چ وەزعدای لە چ حاڵەتێکدای چەند جێبەجێ دەکەی ئەو شتانی کە خوای گەورە لێ داوا کردووە یان حاڵەتەکە ینی باسی عەزەمەتی رب العالمین لەو کەونە و لەو مەخلوقاتەیەی ئیتر ئەو کاتەی ئەتوو کەبیری لێ دەکەیەوە ئیتر زیاتر تەئسیرت لێ دەکات، وەکو کە مەسەلەن چەندین ئاەتە خوای گەورە کە باز دەکات ئێمە زیاتر تەدەبڕ بکەین و تەفەکوڕ بکەین بۆ ئەوەی لەو کەونەی خوای گەورە چۆن دروستی کردووە ئیتر ئەوە زیاتر کاریگەری لەسەرمان دەبیت. خاڵی گوتمان شەشەم ئەوە بوو تەدەبڕ و تەفەکوڕ و واتا و معنایەکان و حاڵی خۆمان مقارنەکردنی لەگەڵ ئەو ئاەتانە و ئەو دەق و نەسانە ئێمە چەند لەگەڵی جێبەجێمان کردووە. خاڵی هەفتەم ئەوەیە ئەویش کە تیکرار دووبارەکردنەوەی ئەو ئاەتانی دەخوێنەوە کە زۆر تەئسیر و کاریگەری لەسەرمان هەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم جار هەبووە ئاەتێکی هەموو شەوی پێ ینی شەوەکەی پێ زندی کردیتەوە. ئیمامی عومەر جار هەبووە بە ئاەتێک هەر شەوەکەی کامل پێ بردوتە سەر، کەواتە دووبارەکردنەوە کە بزانی ئاەتێک زۆر تەئسیر و کاریگەری لەسەرتەیە دووبارەیکەوە دەجا بیستجا چەند جاری دووبارە دەکەیەوە یەکە لە کلیلەکانی کە تەدەبڕ و تەفەکوڕ و کاریگەری لەسەرمان دەکات. خاڵی پێشی کۆتایی ئەویش کە ئەوەیە وەکو باسمان کرد لە خاڵی شەشەمیش گوتمان حاڵی خۆمان بەڕاستی زۆر زۆر بەراوردکەینەوە لەگەڵ ئەو دەقەکانی قورئان ئەو ئاەتەکان ئەوانی کە دەخوێنیەوە چەند ئەتوو لەگەڵ ئەو حاڵەتەی ینی جێبەجێت کردووە و ئەمر و فەرمانەکان کەوا بەراوردکردن و ڕەبتی وەزعی خۆت و حاڵی خۆت و زەمەنی خۆت لەگەڵ ئەو قورئانەیە ئێتر بەو کاتەیدا تەقسیری خۆت دێتە بەرچاو، ئەنی کەم تەرخەمی خۆت دێتە بەرچاو ئەو کاتەیدا زیاتر تەئسیری لەسەر دەکا. و ئاخر خاڵ و کۆتایی کلیلەکە ئەوەیە ئەویش ختم القورئان في ئسبوع إذا أمكن، یعنی ئەگەر پێی کرا بەڕاستی ئەو ینی قورئانی هەوڵ بدات لە خلالی هەفتەیەک کەواتە لەو قورئانەیدا دوور نەکەویتەوە لە خلالی هەفتەیەک ئەو قورئانەی ئەگەر بخوێنیتەوە ئەوە بەڕاستی دەبتە ئەهلی قورئان و ئەو قورئانە تەئسیر و کاریگەری زۆر زۆر لەسەری دەبیت. ئەوە وەکو ئاخر کلیلە لە کلیلەکانی ینی بڵێن تەئسیر و کاریگەری و تەدەبڕ لە قورئاندا چەند لەسەرمان دەکات کە ئەویش کە قورئان هەوڵ بدەیت لە خلالی هەفتەیەک بخوێنیەوە. ئەو قورئانە ئێمە دەزانی سی جووە بەڕێزان لەوان هەر هەمومان کەم تەرخەمیمان هەبی لەو خاڵەیەی کە لەبەر دەڵێن مەشغەڵەت ناتوانین، بەڵام خۆ ئەگەر نەتانی لە هەفتەیەکیشدا لە 10 ڕۆژ ختمی بکە، ئەگە لە 10 ڕۆژیشدانا لە 15 ڕۆژ ئەگەنا لە مانگەک زیاتر بیت بەڕاستی ئەوە والعیاذ بالله ئێمە لەوان حیساب بکرێن لەوانەی هەجری قورئانیان کردبیت والعیاذ بالله. بەڕاستی ئەو کاتەی زۆر زۆر ینی غافڵ دەبین و ئەو کاتەی دڵەکانمان زیاتر ڕق دەبیت و ئەو وەکو باسمان کرد بۆیش قورئانەکە تەئسیر و کاریگەری لەسەرمان نابیت چونکە زۆر لە قورئانەکەی دوور دەکەوینەوە. ئێمە چەند لێ نێزیک ببینەوە زوو بخوێنینەوە کاریگەری زیاتر لەسەرمان دەبی. بۆیش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەی وەکو خوای گەورە نەقل دەکات لەسەر زمانی پێغەمبەر ڕۆژی قیامەت وقال الرسول يا رب إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا. پێغەمبەر ڕۆژی قیامەت شکاتمان لێ دەکات لەلایەن رب العالمین دەفەرمێت ئەی الله ئەی خوایە گیان ئەوە قەومی من ئومەتی من ئەو قورئانەیان پشتگوێ خست هەجریان کرد. وجا وەکو ابن القەیمیش دەفەرمێت هەجری قورئان چەند جۆرەکە، هەجری تیلاوەیە باشە و هەجری حیفظە، هەجری عەمەلە، هەجری تەدەبڕە و هەجری ئیستیشفا و ئەوانەش هەموو دەگریتەوە.
جبويا بريزان أو أجر إما قرآن بردوام لقلي بيني بخويني نوا إتر أو كليلي دايمينيش بدز دينين أو كاتي بودا كليلاي إما أو كاتي تدبري قرآن وتفكري قرآن زور بجواني دكينو حق ما في قرآن ددينو وأو قرآنيش تأثير كاريجري لسرمان دبيتو واروها ژیانی ڕۆژانەمان مبارەک و خۆش دەکات هەروەکو چۆن ژیانی سەحابە و پێغەمبەری ئاسو دەکرد و خۆشی کرد و بەو شێوازە بەڕاستی ئەو قورئانە تەئسیر و کاریگەری لەسەرمان زۆر زیاد دەبی و لە دڵ و لە جەستە و لە دەروونمان ئێتر ئەو بابەتەشمان کە کلیلی دایەمین ئەبەوەندەی کۆتایی دەینین بەڵکو بە هیوا و ئاواتی ئەوەی ئینشاء الله یعنی ئەو کلیلانە بتە هۆکارێک بۆی دەرگای دڵەکانمان بکاتەوە و قفڵەکانی دڵەکانمان بکاتەوە بۆی قورئان دووبارە وەکو پێشتر چۆن کاریگەری و تەئسیری لەسەر مسلمانان و ئیماندار هەبووە بە هەماشەوە تەئسیر و کاریگەری لەسەر ئێمەش هەبیت. بەڵام ئەو بابەتە بەڕاستی هەندێک بابەتی تریشی ماوە کە پەیوەستە لەگەڵ ئەوەی کاویش ئەوەیە بەلەن نیشانەی تەدەبڕ چییە؟ ئەنی ئەو نیشانە و علاماتەکانی ئینسانی متەدەبیر ینی چۆن بزانی ئەو ئینسانە تەدەبڕی هەیە چ نیشانەکەیە کە بزانین ئەو ئینسانەیە ینی تەئسیر و کاریگەری قورئانی لەسەری هەیە و لە قورئان تەفەکوڕ و تەدەبڕی هەیە ئەویش مجموعەیەک نیشانەیە بە دەقەکانی قورئانی پیرۆز لەوانە لە حەلەقەی تر و لە بابەتی تر باسی دەکەین و هەروەها بابەتی تریش کە نیشانەکانی خۆشەویستی قورئان چینە یان ئەسالیب و وەسائیلی خۆشەویستی قورئان چۆن ئێمە دەتوانین بەدەست بینین ئینشاء الله ئەوەش بۆ بابەتەکانی داهاتوو دەبیت و هیوادارین خوای گەورە ئینشاء الله تعالی دڵەکانمان ڕەوشن بکات دڵەکانمان پڕی نوری قورئان بکات و دڵەکانمان نەرم بکات بۆ ئەوەی زیاتر تەئسیر و کاریگەری قورئان لەسەر دڵ و دەروونمان هەبیت وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.